تاڵبان لە دەواازەکانی کابۆل نزیک دەبێتەوە. شار و ناوەندی وەلایەتەکانی ئەفغانستان بەبێ خۆڕاگریەکی بەرچاو و هێندێک جار بەبێ هیچ خۆڕاگریەک یەک لە دوای یەک دەکەونە ژێر کۆنتترۆلی هێزەکانی تاڵبانەوە. لەگەڵ پێشڕەوی تاڵبان لە بەشێکی بەرین لە ئەفغانستان هێندێک لە باڵیۆزخانەکانی ڕۆژاوە لەوانە باڵیۆزخانەکانی ئەمریکا، بریتانیا و کانەدا بێجگە لە برنەدەرەوەی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی خۆیان لەم وڵاتە لە هەوڵدان ئەو هاوڵاتیە ئەفغانستانیانەش کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەگەڵیان هاوکاریان کردووە و بە خاتری پێشڕەوی تاڵبان گیانیان کەوتۆتە مەترسیەوە ڕەوانەی وڵاتەکانی خۆیان بکەن. هەزیمەتی سەربازانی دەوڵەتی ئەفغانستان لە بەرەکانی شەڕ کاتێک تونبەوە کە دەوڵەتی بایدێن بەکردەوە بە سەرسپێردراوانی خۆی و کاربەدەستانی دەوڵەت ڕێگای ڕاکردن لەم وڵاتەی نیشاندا. دەوڵەتی بایدێن بە واژۆی فەرمانێک بۆ 5 تا 6 هزار کەس لەو ئەفغانستانیانەی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لەگەڵ ئەرتەشی ئەمریکا لەم وڵاتە هاوکاریان کردووە ویزا دەردەکات و هەڵبەت ئەوەش هەموو کاربەدەستانی ئەفغانستان دەگرێتەوە. لەو نێوەدا سەدان هەزار کەس لە خەڵکی ئازاردیتووی ئەفغانستان بۆ چەندومین جار ماڵ و حاڵیان لێک تێک چووە و ئاوارە بوون و بە کەمترین ئیمکاناتەوە لە ژێر خێوەتەکاندا دەژین و لەسەر شەقامەکان سەرگەردانن. لە ڕاستیدا دەوڵەتی ئەمریکا دوا بە دوای وتوێژی ئاشتی لەگەڵ تاڵبان بڕیاری داوە کە ئەفغانستان تەحویلی ئەم گروپە بدات. شەڕێک کە لە ساڵی 2001 و پاش هێرشی تێرۆریستی ئەلقاعیدا بۆ سەر بیناکانی تجارەتی جیهانی و پێنتاگۆن لە ئەمریکا دژ بە تاڵبان دەستی پێکرد، ئەمڕۆ بەرەو ئاراستەیەک دەڕوات کە سەرکەوتنی تاڵبان و شکستی کامڵی سیاسەتی ئەمریکای لەم وڵاتە لێ بکەوێتەوە. لە هاتنە سەرکار و بەدەسەڵات گەیشتنی تاڵبان لە دەورەی یەکەمی دەسەڵاتیان لە ئەفغانستان، لە شکستی دەسەڵاتی تاڵبان و لەوەی کە ئەمڕۆ ئەم گروپە کۆنەپەرست و دیکتاتۆرە لە چەند هەنگاوی گرتنەوەی دەسەڵاتدان، لە هەمووی ئەم قۆناغانەدا حکوومەتی ئەمریکا و هاوپەیمانە ناوچەیەکانی ڕۆڵی سەرەکی و چارەنووسازیان بینیوە. پتر لە 4 لەمەوبەر بە بیانووی بەرەنگاربوونەوە لەگەڵ یەکێتی سۆڤیەت و ڕێگری لە پەرەسەندنی کۆمۆنیزم لە ڕێگەی دۆلاری نەوتی عەرەبستان بە کادری ئینسانی ڕێکخراوە سیخۆڕی و نیزامیەکانی پاکستان و بەڕێبەری و هیدایەتی ئەمریکا لایەنە ڕەنگاوڕەنگەکانی موجاهدینی ئەفغانستان پێک هاتن و لە درێژەدا تاڵبان بەدەسەڵات گەیشت. پاش 20 ساڵ حزوری ئەمریکا و هاوپەیمانانی لە ئەفغانستان، بیلانی شەڕ تەنیا بۆ ئەمریکا کوژرانی 2400 سەربازی ئەمریکایی و کەم ئەندامبوونی چەند بەرابەری ئەم ژمارەیە و داسەپاندنی هەزینەی نزیک بە 1000 میلیارد دلار بەسەر خەڵکی ئەمریکادا بووە. بیلانی خەڵکی ئەفغانستان لەم شەڕەدا لەوەش دڵتەزێنتر و کارەساتبارترە. کوژرانی چەند سەد هەزار سەرباز و سەدان هەزار کەس لە خەڵکی بێدفاع، سەدان هەزار کەس کەم ئەندام و ئازاردی توی شەڕ، خەڵکێکی نوقم لە هەژاری و دەوڵەتێکی نوقم لە گەندەڵی. تاڵبان لەبەر ئەوەی کە ناتوانێ کۆمەڵی ئەمڕۆی ئەفغانستان بە تایبەت لە شارە گەورەکان بۆ سەردەمی حکوومەتی ئیسلامی 1400 ساڵ لەوە پێش بگەڕێنێتەوە، هیچ چارەیەکی بێجگە لە پەنابردن بۆ توندوتیژی بێسنوور و ڕێکخرا و دژ بە خەڵک بە تایبەت دژ بە ژنان و کەمینە ئاینی و نەتەوەیەکان نابێت. دەوڵەتی پاکستان، کۆماری ئیسلامی، عەرەبستان، قەتەر و تورکیا هەوڵ دەدەن زیاتر لە ڕابردوو خۆیان لەگەڵ تاڵبان هاو ئاراستە بکەن و چی لە توانایاندا هەیە بەکاری بێنن تا ڕوخساری دزێ و ناحەزی تاڵبان قابلی قبول نیشان بدەن. ئەمریکا و رووسیا کە خۆیان هۆکاری سەرەکی بارودۆخی ئێستای ئەفغانستانن، هەر کامیان بە جۆرێک لە هەوڵی ئەوەدان تا ڕۆڵی نەرێنی خۆیان لە بەهێزبوونی دووبارەی تاڵبان لە چاوی خەڵکی جیهان بشارنەوە و لە هەمان حاڵیشدا خەریکی داڕشتنی شێوازی پەیوەندی خۆیانن لەگەڵ تاڵبان لە دواڕۆژی ڕووخانی ئیحتیمالی حکوومەتی ئێستای ئەفغانستان. ژمارەیەک لە سیاسەتمەداران و چەند حکوومەتێکی ناوچەیی و جیهانی ڕیاکارانە باس لە تاڵبانی نوێ دەکەن
وە گویا تاڵبانی ئەمڕۆ لە تاڵبانی دوێنێ سەرترە. هێندێک جار لەوەش واوەتر دەڕۆن و تاڵبان لەگەڵ خواستی خەڵکی ئەفغانستان بە هاو ئاراستە دەزانن. بەڵام لە ڕاستیدا تاڵبان نەگۆڕ و ڕێفۆرم هەڵنەگرا. تاڵبان هیچ سەدەکانی ناوەڕاست و هەزارەی پێشوویە و لەگەڵ گشت چەمک و دەستکەوتە مۆدێرنەکانی مرۆڤ، لەگەڵ ئازادی و یەکسانی، لەگەڵ شادی و مافی ئینسان، لەگەڵ زانست و بەتایبەت مافی ژن، دوژمنایەتیەکی ئاشتی هەڵنەگری هەیە. تاڵبان تەنانەت بە نیاز نییە ڕواڵەتیش بپارێزێ و لە کایە دیپلۆماتیکەکاندا بەشداری بکات. تاڵبان دەستبەجێ دەستی داوەتە لە ناوپەستاندنی ژنان، داخستنی میدیاکان و بەڕێوەبردنی زۆرە ملەی ڕێوڕەسمی مەسحەبی و ئیعدام و ئەشکەنجە بە ڕۆژی ڕووناک لە شوێنە گشتیەکان. ئەزموونی ئەفغانستان بۆ جارێکی دیکە نیشانیدا کە گۆڕانکاری جددی و بێگەڕانەوە لە هەر کۆمەلگایەک لە ناخی هەمان کۆمەلگادا شکل دەگرێت وا سەقامگیر دەبێت. زلهێزە جیهانیەکان بەدانی وادە و بەڵێنی ڕەنگاوڕەنگی وەک سەقامگیرکردنی دموکراسی و بەهێزکردنی خەڵکی خۆجێی و هیتر خۆدەخەنە وڵاتێکەوە و هەر کات بەرژەوەندی نەتەوەییان بە جۆرێکی دیکە حکمی کرد، یەکشەوە پشت لە هەموو دروشمەکانیان و خەڵکی ناوچەکە دەکەن. لە ڕاستیدا ئەخلاق و کولتور و باوەڕەکانی تاڵبان پێناسەی کۆمەڵی ئەفغانستان نییە. ئەم جۆرە تەبلیغاتانە وێنەیەکی ناکامەڵ لە ڕاستیەکانی کۆمەڵی ئەفغانستان نیشان دەدەن. وشیارەیەکی سیاسی و ئیرادەی خەباتکارانەی پێشکەوتو و پێشڕەو و بە تایبەت لە ناو جەماوەری ژنانی ئەم وڵاتە شکلی گرتووە و زۆر ناخەیەنێ کە زەوی لە ژێر پێی دەسەڵاتی سبەینەی تاڵباندا داغ دەکەن. بێگومان سەرکەوتنی خەڵکی ئێران بەسەر کۆماری ئیسلامی کە شکڵێکی دیکەی تاڵبانە بە ڕەوتی ڕزگاربوونی خەڵکی ئەفغانستانیش خێرایی دەبەخشێ.